ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین بڕی 7,500,000 دیناری بەسەر 50 خێزانی بێباوک و نەخۆشانی شێرپەنجە و خاوەن پێداویستی تایبەت و کرێنشینان دابەش کرد کە بۆ هەر خێزانێک بڕی 150,000 دینار بوو. بەخشین بە گشتەکەی بەردەوام لە خزمەتی خەلکی هەرێمی کوردستان و وەلێ قەماوانی غەزەدا ئێمە لێرەوە بەڕاستی سوپاسی ئەو خێرخوازە و باقی تاوای خێرخوازان دەکەین لە هەرێمی کوردستان کە پشتیوان و هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بۆ ئەوەی بتوانین ڕۆژانە دەیان و سەدان کەس لە خێزانی هەژاری هەرێمی کوردستان هاوکاری بکەین. خاوەن پێداویستیە تایبەتەکان و نەخۆشانی درێژخایەن دەڵێن بەخشین بەردەوام هاوکاری کردوین و داواش لە خێرخوازان دەکەن هاوکاریەکانیان بگەێنن بە دەستگای بەخشین تاوەکو بگاتە دەستی کەسانی شایستە. جێگای دەستیان دیارە لە بۆ خاوەن پێداویستیانی تایبەت و لە چینی هەژار و لە هەموو لایەنەکان دەست خۆشیان لێ دەکەم و بۆ داواکارم لە هەموو خێرەمەندەکان و دەوڵەمەندەکان و خێرخوازان ڕوو لە دەستگای خێرخوازی بەخشین بکەن بەڕاستی ئامانەتەکانیان ئەگە دایانەوێ خێرەکانیان جێگای خۆی بگری و زەکات و سەدەقە و خێرەکانیان جێگای خۆی بگەری با بێنن بۆ دەستگای خێرخوازی بەخشین. منداڵەکەم کە نەخۆشە نەخۆش زەرجی تاوانیا دکتۆر عەمەلە لۆدان لای جەرج بگۆڕێ بەڕاستی دەتوانەماندانی بە خۆزان وەزعکەوە خوا خێری ئەوانش بزەکە یارمەتیمان دەدەن خوا خێرین گۆشت بنووسە یا ڕەبی خۆیە بەڕاستی یعنی ئەگەر زۆر هاوکاری مەتان کردێ خوا خێری چێ منداڵەکەم ئێستاکە یەک پاکەت تعبیر دەکردم ماوەی بە دوو وەرقەی بەڕاستی وەک خۆم ئەمباری دەکەم لە شێخەلای لەگەر ئەو بێوەزیەوە بێ معاشی هەر بازار هەر سپرە بەخوای لا چ کرێتیمان خوا خێتامشیوە چەند ساڵە بەڕاستی ئاگەتان لەمە و لە هەموو هەزارانەیە خوا خێری ئەو خێرخوازەش بنووسی ئینشاڵڵا خوای گەورە سەدقات جەزای خێری بدات و خوا خێری جەنابیشتان بنووسی وەڵی نمونەتان هەر زۆر بی ئینشاڵڵا بەڕاستی کەس نییە بچی دەستگای بەخشین خوا ئەگەران دۆ نەبێ بە خوددا و فەقیر وانە هەموو لەو گۆڕێ دەکەون. دەستگای بەخشین ساڵانێکە بۆتە چەترێک بۆ منداڵانی بێباوک و نەخۆشانی درێژخایەن و کەسانی کەم دەرامەت لەگەڵ هاتنی وەرزی زستانیش جگە لە هاوکاری مانگانە بۆ منداڵانی بێباوک نەوت بەسەر هەژاران و نەداراندا دابەش دەکەن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.